ئاو و سەوزایی و ڕووی گەش ئەو سێ بابەتن کە دەکرێت بیری مرۆڤ ئاسوودە و ئارام بکەن و ناخۆشیەکانی لەبیر بەرەوە. ئاو بۆچی گرنگە؟ لەبەرەوەی کە لە سای 72 زیاتری لەشی مرۆڤ لە ئاو دروست بووە. وەکمان باسکردن هەموو ئەو هەست و خۆشیانی کە هەمانە ئالێرەوە هەستی پێکرێت لە ڕێگەی مێشکی مرۆڤەوە. هەرسێ ئەم بابەتەش بۆ مێشکی مرۆڤ گرنگن. ئاو گرنگە لەبەرەوەی کە لە سای 72 لەشی مرۆڤی دروست کردووە و هەروەها مێشک لە ناو ئاوا یاریەکە لە ناو ئاوا مەلاکە لەبەرەوە ئاو خواردنەوە زۆر گرنگە. سەوزا ئەگەر بۆ بینین بێت بۆ تەماشاکردنی سەوزایی بێت گرنگە لەبەرەوەی کە ئارام دەکاتەوە هۆرمۆنەکانی دڵخۆشی دەراوە لاڵقی پێشووان باسکردن و ئەگەر وەک خواردن بەکاری بێنیت هەرسی لەشت باشترەکات و مێشکت مەشغوڵ ناکات بە هەرسەوە. لەبەرەوە ئەگەر وەکو خواردنیش بەکار بێت ڕۆژانە 5 پارچەی جیاوە سەوزە و میوە هەر پارچی بە قەرمشتێک زۆر گرنگ بۆی ئەم مێشکە بە باشی ئیش بکە. هەر بیریشمان نەچێتەوە لەو خواردنانەی کە لە بەرنامەکەمەوان باسکردن لە نمونونەکانی شووتی هەنجیری وشک، توی وشک، جۆز، فستق هەموو ئەم بابەتانە لە سەوزیەوە دێن بۆ مرۆڤ و هەموو ئەمانەشەکە خواردنی مێشکن و جگەلەوە ڕووی گەشی وەک ڕووی بەڕێستان بۆ ئێمە زۆر گرنگە بۆی کە بتوانین بەباشی بژین بەخۆشی بژین و ئەگەر باوەشیشکەین بە خۆشەویستانمانە لە کاتی بینیانە ئەوە هۆرمۆنەکانی دڵخۆشیمان بۆ دەرێن لەبەر ئەوەی کە هەموو دڵخۆشیەک واکە کە خانەکانی مێشک زیاب بکەن و باشتر بن. هەر هەندێک باستەواکەن کە ئاڵن پێکەنین و نوکتەکردن یەکێکە لەو بابەتانەی کەواکات کە خانەکانی مێشک بەهێزتر بن. وەک میوانەکەی ئاماژەی پێدا جەنابی دکتۆر دیار ئەوەی کە زۆر گرنگە بەشی ڕەساسی مێشکی مرۆڤە و دوو مرۆڤی ئاسایی کە هیچ نەخۆشییان نەبێت بەشی ڕەساسەکان بەقەت یەکە. ئەوەی کە زۆر گرنگە وەرزش بە مێشکمان بکەین بۆی کە بەش ڕەساسەکەی مێشکمان ئەستور بێک و چۆن وەرزش بە ماسوولکەکانی دەستمانەکەین بۆی کە ماسوولکانی دەستمان گەورە بێت ماسوولکانی قاچمان گەورە بێت. ئەی وەرزشی مێشک لە بەردەمەکەم باسکردن چییە؟ خەوی باش، خواردنی باش و بیری باش. ئەمانە ئەکرێت وەرزشی مێشک بن. جگە لە خواردن کە بۆمان باسکردن و ئەو خواردنەوەش کە بۆم باسکردن ئەرزم کردن. پشکنی گشتی ساڵانە بۆ نەخۆشیەکانی مێشکیان بۆ کێشەکانی مێشک بە شێوەیەکی گشتی لە دوای تەمەنی 60 ساڵیەوە دەست پێکات. لە پێش 6 ساڵیە ئەگەر کەسێک کێشەیەکی خێزانی نەبێت بە تایبەتی لە مەسەلەی بیرچوونەوەیە زۆر پێویست ناکات. بەڵام ئەوەی کە باوە لە هەموو تەمەنێک ئاکرێت ببینرێ بریتە لە گەشکە کە بریتە لە کارەباشی نەخوازرا و لە کاتێکی نەخوازراوە بە بڕێکی نەخوازراو کە و کەسەوە لێکات جوڵەیەکی نەخوازراو لە لەشیدا دروست ببێت و ئەو بەڕێزانەی کە گەشکیان هەیە کۆتاییژیان نییە و نەخۆشیەکە کە چارەسەر و کۆنتترۆڵەکرێ بە پێچەوانەی لە بیرچنەوە کە نەخۆشیەکە چارەسەر ناکرێت و ئەو بەڕێزانی کە گەشکیان هەیە ئەگەر لە 6 مانگ ڕابردووە پزیشکەکەی خۆیان نەبینیوە ئیتر کاتیەوەیە سەردانی پزیشکەکەیان بکەن بۆ دڵنیابوونەوە لە سەلامەتی و تەندروستی مێشکیان. بە درێژەی بەرنامەکە ئەم مۆبایلە بەدەستی منەوە لە بەردەم لەسەر مێزەکە بوو و ئەم مۆبایلە چارج وەرەگرێت. ئەم مۆبایلە ئێستا شەحن وەرەگرێت. شەحنکردنەوەی مێشکی مرۆڤیش لە ڕێگەی چیەوە بێت لە ڕێگەی ئەو خواردنە باشانەوە بێت کە هەنجیر و توی وشک و شووتی کە سەرچاوەکانی شەکرن. میوانی بەرنامەکە ئاماژەی بۆدا کە کیتۆ بریتە لە چارەسەری نەخۆشی لەبەرەوە دەکرێت دەکێک لە لێکەوتە خراپەکانی کیتۆ بۆ دابەزانی کێش بریتی بێت لە پوکانەوەی مێشک کە ئەمە چەند ساڵێکی تری زۆری هێتاوەکو دەرەکەوێت. ئێستا لەوانەیە نەبێت بەڵام چەند ساڵێکی تر لەوانەیە دەرکەوێت. لەبەرەوە ئەتوانن دەباتیەوەی کە ڕێجیمێ بکەن زەرە لە مێشکتان بە وەرزش زیاد بکەن ئەو کاتە هەم زەرە لە مێشکردنا سوود بە مێشکە دەگەیەنێ و ژیانیشت بە خۆشترە بێتە سەر چونکە وەک میوانەکە ئاماژەی پێدا ئەم کیتۆیە کە شەکردنا خۆی ئەم شەحنەی کە یەتە مۆبایلەکەتەوە کەمە بێتەوە کە شەحنیش کەمتر هاتە مۆبایلەکەتەوە مود مەزاج و تێگەچێت و بێتاقەتە بی لە کاتێکە وەرزشکردن بە پێچەوانەوە مود و مەزاج و تاقەت دەباتە سەرەوە و جگەلەوە چۆن شەحنی مۆبایلەکەت بیر ناچێ شەحنی مێشکی شت بیر نەچێ کە بریتە لە خوێندنەوە لە ڕێگەی کاغەزەوە بە تایبەتی بۆ ئەوەی کە مێشکە دووەرچی پێ بکەیت خواردنی باش و خەوی باش بیری باش وتەی باش کاری باش ئەمانەتان بیر نەچێتەوە. خدای هەر بێڵقەی داهاتووی بەرنامەی چارە تایبەتە بێت بە پشکنی گشتی ساڵانە بۆ کۆمەڵێکی تر لە کێشەکانی مێشک کە کەمتر باون یان کەمتر خەڵک دەربارەیان زانیاری هەیە کە پارکنسن لە باوترینیانە.